بەناوی خۆی بەخشندە مێرەبان سڵاوتان لێ بێزیان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەت دەوێ عزیز و خۆشەویست. ئەمڕۆ هەڵوەستە لەسەر دیاردەیەکی خەتەرناک و ناخۆشی نێو کۆمەڵگای کوردی دەکەم، دیاردەی کوشتن. بەداخەوە لە هەواڵەکان هیچ ڕۆژێک نییە گوێمان لەوە نەبێ باوکێک کوڕەکەی خۆی کوشتووە، کوڕێک باوکەکەی کوشتووە یان کردداری کوشتن حاڵەتی کوشتن ئەنجام درراوە لە تەواوی پارێزگاکان هەرێمی کوردستان بەبێ جیاواز. کوردستانێکی سێ پارێزگایی چوار پارێزگایی بەداخەوە هەموو ڕۆژێک حاڵەتی کوشتنی تێدا تۆمار دەکرێت و ئەمڕۆ دەمەوێ هەڵوەستە لەسەر و کوشتانە بکەم بزانم بۆ ئەو هەموو خەڵکە دەکوژرێ و هۆکار چییە و مامۆسایان یاینی پێمان دەڵێن حاڵەتی کوشتن چییە و هاوکات پۆلیس پێمان دەڵێ کوشتن بووە بە دیاردا یان هەر لە حاڵەتەوە ماوەتەوە. خۆی ئەم بابەتە بۆ دوو حاڵت دەگەڕێتەوە. حاڵەتی یەکەم کە بەداخۆ حاڵەتش ترسناکە ئەوی زیادبوونی چەکی بێمۆڵەتە لە دەست هاوڵاتیان کە ئێستا خەڵکانێک چەچ هەن لەلایە و بەکاری دێنن بۆ کاری ناڕەوا و بۆ کوشتن و بۆ تۆڵە سەرنەوە. کێشەی دووەمیشمان ئەوەیە زیاتر ئەو تاوانانی کە دەکرێت ڕۆژانە و لە میدیاکان و لە سوسیال میدیا جێمان لەبێ تاوانی کێشەی کۆمەڵایەتین. ئەمە لە کوردستان زیاتر کێشەی کۆمەڵایەتی زاڵە بەسەر هەموو کێشەکاندا هەتا ئێستا ئەو کێشانەی کێشەمان نەبووە مەسەڵەن بڵێ هەوڵیان دابێت کەوا کەسێکی نەناسرا و لەسەر بابەتێکی نادیار بکوژرێ ئەم حاڵەتەمان یەکجار کەمە. بەداخۆ کێشەکانی هەرێم ئێستا کە گوێبیستی دەبین کێشەی کۆمەڵایەتین ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوا خەڵکانێک هەوڵ دەدەن تۆڵەستنەوەی کەسی بەکاربێنن نەک پەنابردن بۆ یاسا و بۆ دادگا و بۆ دەستگا ئەمنیەکان بۆ ئەوەی کێشەکانیان بە یاسایی چارەسەر بکەن. ئێمە ناتوانین بڵێن فلانە تاوان لە فلانە ساڵە زیادی کردووە، تاوانەکان بە پێی بارودۆخەکان زیاد و کەمی تێدا دەبێت. بەڵام ئێمە لە کوردستان کێشەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوا بەداخەوە هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن هەوڵ دەدەن هەموو تاوانێک بە تەفاسیل و بە هەموو بن و بنسینەوانەکانی پێش ئەوەی دەستگا ئەمنیەکان بڕیاری لەسەر بدەن و لێکۆڵینەوە تاو بێ و بڕیاری دادگای لەسەر دەرچێ ئەوانە هەموو کێشەکان لە کەناڵەکانی ڕاگەاند یاخود لە سۆشیال میدیا بڵاو دەکەنەوە. ئەمەش زۆر جاران کاریگەری دەبێت لەسەر تاچی کۆمەڵ کەوا بگاتە حاڵەتێک کەوا وا هەست بکات کەوا تاوان بەرەو زۆری چۆن نەخێر ئێمە هەمانە لەوانەیە لە مانجێکە یەک تاوانی کوشتن ڕوونەدا لەوانەیە بە دوو هەفتە لەوانەیە بە سێ هەفتە هیچ تاوانێکی کوشتن ڕووی نابێت هەرێمی کوردستان. بەڵام لەوانەشە لە خلالی دە ڕۆژە چەند حاڵەتێکی کوشتن 5 حاڵەت 6 حاڵەت 10 حاڵەتمان هەبێ ئەمە نابێتە حاڵەتێک ئەوەی بڵێن کە ئەمە تاوان لە هێورەی کوردستان بەرەو زیادبوونی یان بەرەو کەمبوونە. وەکو باسم کرد لەبەرەوەی ئێمە کێشەی کۆمەڵایەتی زۆر جار کێشەکمانە بووە لەسەر یەک کێشەی زەویوزار لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی زۆر ئاسان کە زۆر بە سیستەمێکی جوانتر بە یاسایەکی جوانتر چارەسەر دەکرێت ئەگەر بدرێتە دادگاکان و پەنا ببرێتە بەردەستگا ئەمنیەکان. بەڵام بەداخەوە لە دەماقاڵەیەکی بچووک لە نێوان چەند کەسێکدا هەز دەکەینەوە چەند کەسانێک دەبنە قوربانی ئەم کێشانە. ئێمە دائیمەن دەبێ ئەکید جیاوازی دەبێت. جیاوازەکەس بۆچی دەگەڕێتەوە؟ ئێمە وەکو بابلێن باسی هەولێر دەکەن کە پایتەختی هەرێمی کوردستانە کەوا خەڵکانێکی یەکجار زۆری لە بیانی و لە خەڵکانی شارەکانی جنوبی عێراق و هەم خەڵکی کوردستانیش خەڵکێکی زۆر لەناو هەولێر ژیان بەسەر دەبن. باسی سنووری سلێمانی بکەین، سنووری سلێمانی سنووری فراوانە خەڵکانێکی زۆر تێدا ژیان بەسەر دەبن. باسی شاری دهۆک دەکەین کەوا سنووری بچووکترە لە چاو هەرێمی کوردستان لە چاو پارێزگای دهۆک و لە چاو پارێزگای هەولێر و سلێمانی ڕەنگە تاوانەکان لە پارێزگای دهۆک کەمتر بێ. ئێمە بەپێی سنووری جوگرافی بەپێی ژمارەی دانیشتوان هەر شارێک لە بۆ هەر شارۆچکێک یاخۆت هەر قەزا و ناحیەک بەپێی ژمارەی دانیشتوانی زۆری تاوانەکان گۆڕانکاری بەسەردا. دوای بڕیارەکەی بەڕێز سوورەتی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا بڕیاری دا بەوەی داخستنی گشت ئەو شوێنانەی
کە مامەڵە بەکڕین و فرۆشتنی چەک یاخود بە چاکردنەوەی چەک دەکەن ئەم شوێنانە گشتیان داخراون ئێستا بە ڕقابەی تەواوی دەستگا ئەمنیەکان بە چاودێریەکی تەواو کەوا هیچ کەسێک بووی نییە نە لە ئۆنلاین نە لە شوێنی تر نە لە شوێنی بازاری چەک ئاڵوگۆڕ و فرۆشتین و کڕینی چەک بکە تاکو میکانیزمی نوێ تەواو دەردەچێت بەم بابەتە ئەم میکانیزمە کەوا چەند شوێنێک دەگرێتەوە بۆ ئەوەی بتوانێت لە ژێر چاودێری وەزارەتی ناوەخۆ بێ و بە شێوەیەکی ئەلکترۆنی بیکەوە هەر کەسێک بیەوێت چەک بکڕێ یاخۆ چەک بفرۆشێ دەبێت بە شێوەیەکی ئەلکترۆنی داواکەی جێبەجێ بکات و داوای بکات و ژمارەی چەکەکەی لەلایەن وەزارەتی ناوەخۆ تۆمار بکرێت بۆ ئەوەی لە داهاتوودا لە هەر حاڵەتێکی نەخوازرا و هەر چەکێک دەستی بەسەر داگیرێ بزانین ئەو چەکە ئیچێ و ئەو مۆڵەتە دراوە بەچێ و بۆ ئەوەی ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکرێت. بەدڵنیاییەوە کوشتن لە هەرێمی کوردستان بۆتە دیاردا ئەو ڕۆژ نییە باڵێ ئەگەر ئێمە مەسەلەی خۆکوشتن بەلایەک بنین بەراورد بە کوشتنی قەزدان یان با بڵێن بە ئەنقەست یان کوشتنی نەئەنقەست ڕێژەی کوشتنی بە ئەنقەست زۆر زیاترە کەواتە ئەلێرەدا ڕێژەکە لەبەرەوەی لە هەڵکشانە لە هەرێمی کوردستان بەراورد بە ساڵان ڕابردوو بەپێی ئەوەی ئێمە لە هەواڵەکان دەیبیستین یا بەپێی ئەوەی ئێمە لە خەڵکی دیکە دەیبیستین یان ئەوە کە بە چاوی خۆمان دەبینین و بە جۆکانەوە دەبیستین ڕوو لە هەڵکشانە کەواتە لە هەرێمی کوردستان کوشتن بۆتە دیاردا هیوادارشم ڕێژەکەی بەرەو هەڵکشان نەچیتن ئەگەر ڕازگۆ بم لەگەڵت پێم وایە کوشتن جاران ئەگەر بەچەکی سپی بوو بێت بەچەکی سپی مەبەستمەوە جاران بە خەنجەر بوو چونکە ئەگەر لە بیری بێتن جاران شمشێر و خەنجەر ئەو کاریان دەکرد بەڵام ئێستا کە ئەگەر بێت و پێ بڵێین یان بە قەمە بوو بەڵام ئێستا کە بە دەمانچە بە کلاشکۆف ئەو کوشتنانە دەکرێتن واتە جیاوازی لە ڕووی سیلاحەکانەوە هەیە لە ڕووی زۆری چەکانەوە هەیە و هەروە جاران کە کەسێک دەکوژا زۆرینەی خەڵک بوویان داخدار بوون بەڵام ئێستا کە خەڵک بە زۆر نۆرماوەری دەگرێت و بگرە تەنها خانەوادەکەی زۆر کاریگەر دەبێت لەگە چەند دۆست و خۆشەویستێکی بۆیە ئەو شێوە کوشتنەکانیش ڕەنگەوە پەیوەندی بەلایەن پەیوەنددارەکان هەبی شێوە زۆری کوشتەکان گۆڕایە گۆڕانکار ڕەنگە بەسەر داهاتی بەڵام چەکەکە زۆر گۆڕایە چەکی جاران چەقو بوو قەمە بوو یان باوڵی خەنجەر بوو یان شمشێر و بەڵام ئێستاکە کلاشکۆفە دەمانچێشتی دیکەشە تێدا بەکاردێتن وەتان ڕەنگە ڕێژەی کوشتن ئێستا زیاتری بەراورد بە جاران خەڵک بە چەقو ڕەنگە یەک کەسی پێدەکوژرا بەڵام ئێستا کە تۆ بە سی گولێ کلاشکۆف ڕەنگە دوو کەس سێ کەس پێ بکوژیت یان دوو کەس پێ بریندار دەکەن ئەگەر ڕاستیت پێ بڵێم زۆربوونی بکوژ لە هەر کۆمەلگایەکدا و ئازادبوون و سەرڕۆبوون و سەرکێشبوونی ئەو بکوژانەژە ناو کۆمەلگا و سوڕانەوەیان بە ئازادانە مانای خەلەلێک لە سیستەمی ئیداری سیاسی یاسایی ئەو وڵاتەدا هەیە مانای وایە هەرچەند لە وڵاتێکدا ڕێژەی کوشتن زۆر بوو واتە چەک بەدەست زۆرە واتە لە هەمان کە دە ڕۆڵی یاسا لاوازە بە پێچەوانەکەشی لە هەر وڵاتێک ڕۆڵی یاسا لاواز بوو واتە ئەلێرەدا بکوژ دەبێتە حاکم و سەروەر تۆ لە بەرامبەر ئەوەدا باڵانسەکە یەک نابێتن لە وڵاتێکیدا وەکو وتم کە بکوژ زۆر بوو مانای ئەوەی یاسا ڕۆڵی لاوازە مانای دادگا سەربەخۆنیە مانای ئەوەیە کە ئەو کۆمەلگایە کە لە ڕووی سیستەمی پەروەردەیی و دەرونیەوە فەراغی هەیە واتە بە زۆرەکان بڵێن سەقەتە لە حقیقەتدا هۆکارەکان گەلە زۆرە دوو هۆکاری سەرەکیمانە یەکیان زاتیە کە پەیوەندی بە تاکەکەەوە خۆی هەیە یەکێکی دیکەشان بابەتێک کە پەیوەندی بە کۆمەلگەوە هەیە کۆمەلگەش دابێتە سەر زۆر شت بۆنمە ژینگە گەرم و ساردی ژینگەی دەشت ژینگەی شاخ ژینگەی شار باشە ئێستا کە واوی هەز دەکە من بەش بە حاڵ خۆم هێندەی کوشتن لە نێو ژینگەی شارەکان زۆر بووە هێندە لە دەرەوە شارەکان وجودی نییە کە ئەوەش خەلەلێکە هۆکاری زاتیمان چیە هۆکاری زاتیمان هەندێک پەیوەندی بە دوورکەوتنەوە لەلایەنی خودایی هەیە مرۆڤ بۆ ئەو دروست نەکراوە مرۆڤ بیکوژێتن کوشتن یان بردنەوە یان مردن ئەرچی خوایە خوا زۆر لە مرۆڤەکان لە کۆتاییدا بەپێی ئەو سوورچە کە بۆ خۆی بۆ دیاریکردن لە ڕووی تەمەنەوە بیباتەوە بۆ خۆی
ئیشی مرۆڤ کوشتن نییە، ئیشی مرۆڤ ئاوەدانکردنەوەیە، چکە تۆ کوشتنی هەر مرۆڤێک مانە وێرانکردنی وڵاتێکە، وێرانکردنی داهاتووی نەتەوەیەکە. ڕەنگە ئەو کەسە لەدا دەبێتە کەسێکی باش ئەگەر ئێستاش خراپ بێتن. ئەوە بەشێکی دیکەشان نەبوونی ڕەقیبێکە، ڕەقیبێکی پەروەردەی، ڕەقیبێکی خودایی، ڕەقیبێک لەوەی کە کۆمەلگا داک باب خانەوادا قوتابخانە خوێندنگا مزگەوت بۆ ئەو کەسان دروست دەکە، یان کڵێسایەک بۆی دروست دەکە، پێی دەڵێ مرۆڤ زەرورە بپەرسترێ، مرۆڤ جوانتری بوونەوەرە لەسەر ڕووی زەوی. خاڵێکی دیکە ئەوەیە پێکاتەی کیمیایی جەستا، مەسەلە هۆرمۆنیەکان. زۆر کەسەیە بە پێی توێرە کۆمەڵاتەکان بازەوە دەکاتن کە خەڵکانێکیان لە ڕووی جینات و ئامادە باشی بوون بە تاوانباریان تێدا هەیە. کاتێک کە دێنە ناو کۆمەلگاش ئامادە باششکیان تێدا دروست دەکاتن، دەبتە دوو ئامادە باشی. ئامادە باشە فیتریەکە، ئامادە باشە ئەوەی کە کۆمەلگا پێدا بۆیە کەسێکی تاوانبا لێرە دەردەچیتن، کۆمەلگا شاندەرێکی دەبی. خاڵێکی دیکەش کە پێم خۆشە لێرە باسکەم، هەستکردن بە کەمی، کەسانێکن لە ڕووی دەرونیەوە ناتەواون هەست بە کەمی دەکەن، ئەو هەست بە کەمیکردنە داوای قەرەبوویان لێ دەکاتن، بۆ ئەو خۆیان قەرەبوو بکەنەوە، ناتوان زاڵم بەسەر پێکاتە دەرونیەکانی خۆیاندا، دەیانەوێتن وەک خەڵکانێک لە شەو ڕۆژێک بە شێوەیەکی ناشەرعی دەوڵەمەند بن، یان وەک خەڵکانێک بن بە ئایکۆن بوون، بە ئایکۆن هەڵدەبژێرن. ئەوانەی کە خەڵک دەکوژن تۆ چاولێکە ئەگەر ئیشەکەیان زۆر ئیشێکی ناپەسەند و نابەجێیە، بەڵام لەگەر ئەوەشدا دەبن ئایکۆنێکی خراپ لە کۆمەلگادا. ئەوە خاڵێکی دیکان ئەوەیە با بڵین ئەوەی کە پەیوەندیدارە بە خودی کەسەکانەوە زاتیەکانەوە، لاسایکردنەوە. زۆر جار کەسانێکمان هەیە لە ڕێگەی ئاکشنەکانەوە، لە ڕێگە فیلمەکانەوە، یان لە ڕێگە ئەو هەواڵان کە ڕۆژانە گوێبیسی دەبیتن و هەروەی یوتیوبیش کاریگەری زۆر هەیە، ئەوانە حەز دەکەن لاسای خەڵکانی دیکە بکەن لە ڕووی کوشتن و کوشتارەوە. ئەوە هۆکاری زیاتی بوو، هۆکاری بابەتیشمان هەیە. سۆشیال میدیا هۆکارێکە، هەروەها سەروەر نەبوونی یاسا، سەربەخۆ نەبوونی دادگاکان، نەبوونی دادپەروەری لە وڵاتدا، دابەش نەکردنی سەروەت و سامان وڵات بە دادپەروەری، ئەوشان کارەساتێکی دیکەیە. و هەروە زۆری چەک و کەمی لێپرسینەوە ئەوە شۆکارێکی دیکەیە کە لێدا ڕەنگە پرسیاری ئەوە لا دروست بێتن. باشە خەڵکە کە زۆری چەکدار بێ معنای چییە؟ معنای ئەوەیە دەسەڵاتی سیاسی یان ئیداری یان یاسایی لەم وڵاتەدا ناتوانانی کۆنتڕۆلی هەندێک کەس بکاتن. ئەوە یەک. دوو، واروە لە بەرژەوەندی دەسەڵاتە کۆمەڵە چەکدارێک دەرەوە یاسا هەبیتن. من وای بۆ دەسم ئەگەر لێش پرسیم بۆ ئەو کاتی وەڵام بۆ دەبێتن. کۆمەڵێک هەواڵ هەیە بەداخەوە لای کۆمەلگای ئێمە ئاسایی بۆتەوە. هەواڵی باوکێک کوڕەکەی خۆی کوشت، کوڕێک باوکەکەی خۆی کوشت. زاڵایەک دەستدرێژی گولەی خستە سەر خانەوادەکەی و سەرجەم ماڵی خەزورانی کوشت. دوو گەنج بە شەڕەچەقو یەکتریان کوشت. بەداخەوە دووبارە لە هەرێمی کوردستان هەواڵێکی کوشتن ڕوویداوە و کوڕێک دەستدرێژی کردوتە سەر خانەوادەیەک و سەرجەمیانی کوشتووە. یعنی ئەو هەموو هەواڵە کوشتنەی کە بەردەوام برگوێزکەمان دەکەوێت، بێگومان کاریگەریەکی نەرێنی زۆر خراپ بەسەر کۆمەلگادا جێدەهێڵێت و وا دەکا حاڵەتی کوشتن لە نێو کۆمەلگای ئێمە ئاسایی بکرێتەوە. بەداخەوە لە هەرێمی کوردستان هیچ ڕۆژێک نییە لە هەواڵەکانی کاژمێر هەشت حاڵەتێکی کوشتن یان هەواڵێکی کوشتنمان گوێ لێ نەبێت. بۆچی؟ لە میلەتێکی 5 ملیۆنی ئەو هەموو هەواڵی کوشتنمان بەردەوام گوێ لێیە. بۆی ئەمڕۆ دەمەوێت بپرسم ئایا کوشتن بەس نییە؟ بسم الله الرحمن الرحیم. کوشتنی بەناحەق لە ئیسلامدا یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان کە خوا سبحانه وتعالى لە دوای هاوبەشدانان بۆ خوا باسی قەتلی کردووە. ففرمي والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق. گەورەترین تاوان کە ئینسان ئەنجامی داد بریتیە لە هاوبەشدانان و بێباوەڕی بەرامبەر بەخوا، چونکە بێباوەڕی سەرچاوەی هەموو تاوانەکانە. ئینسان کە باوەڕی نەما بەخوا و بە ڕقابەتی خوا بەوەی کە ڕۆژێک دادێ خوا سبحانه وتعالى ئینسان دوای مردنی زیندوی دەکاتەوە، محاسبەی دەکات و باوەڕی بەو شتان نەما، ئیدی بەردەمی واڵا دەبێت، خۆی زۆر با بڵێن لە خۆی دەگۆڕێت کە هێزێک نەبێت مغراقەبەی بکە لە ئێستادا و لە داهاتوشدا محاسبەی بکە، هەموو تاوانێک دەکات. بۆیە گەورەترین تاوان شیرک و هاوبەشدانانە بۆ خوا، پاشی ئەو بریتە لە کوشتن. کوشتنی کەسێک بەناحەق، هەر کەسێک بێت، پیاو بێ یان ئافرەت بێ، مسلمان بێ یان غەیری مسلمان بێ،
کوشتنی بەناحەق یەکێکە لەو تاوانەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئیجتەنیبوا السەبع الموبقات خۆتان لە 7 تاوان بپارێزن کە ئینسان بە هیلاک دەبن یەکێک لەوانە قتل النفس بغير حق کوشتنی ئینسانێکە بەبێ تاوان بە زوڵم بەستەم جاری وهەیە ئەو ئینسانێکە کەسێک دەکوژێ نفسی وا دێنێتە بەرچاوی کە تۆ حەقی بیکوژیت بەڵام ئەگەر حەقیش بێ حەقەکەی زۆر لەوە کەمترە بگاتە ئاستی ئەوەی کە کەسەکە بکوژێ ڕەنگە حەق بێت تا ئەو ئاستەی کە کەسێک قسەی پێگوتووە ئەوش قسەی پێ دەڵێتەوە ڕەنگە تا ئەو ئاستە حەق بێت جنێوێکی پێداوە ڕەنگە وەڵامی بداتەوە بە شێوەیەکی با بڵێن بە ئەدەبەوە ڕەنگە حەق بێت بەڵام کاتێک کە شتەکە پەرە دەسەرێت و نەفسی بەشەر دائیمە لەو حاڵەتانە یەکەم کەسێک کە کەسێکی کوشت بێت بریتی بووە لە قابیل کە هابیلی برای خۆی کوشتووە ئاوا ناویان هاتووە هەر لەوێدا خوا سبحانه وتعالى دەفەرمێ فطوعت له نفسه قتل أخيه نفسی بۆی ڕازاندەوە کە براکەی خۆی بکوژێت هەموو ئەوانەی کە کەسێک دەکوژن لە سەرەتادا شەیطان وا بێنێتە بەرچاوی کوشتنی ئەو ئینسانە واتە پاراستنی کەرامەتی خۆت واتە سەلماندنی عیززەت و شەهامەتی خۆت واتە غیرەتت واتە پیاوەتی واتە گەورەی کە تۆ بیکوژی واتە کەسێکی مەردی ڕەشیدی وەی کولام کردەواری دەڵێ بەڵام دوایی هەر لەو چیرۆکەیە خوا سبحانه وتعالى باسی ئەو کەسە دەکات کە براکەی خۆی کوشت دەفەرمێ فأصبح من النادمين دوای پەشیمان بوویەوە پەشیمان دەبێتەوە بۆیە هەر کەسێک دەکوژێت تاوانەکەی ئەوەندە زۆرە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر خەڵکی ئاسمانەکان هەمویان خەڵکی سەرزەمین هەر هەمویان بەشدار بن لە کوشتنی کەسێکی مسلمان بەناحەق ڕۆژی قیامەت خوا هەر هەمویان لەسەر ڕوو ڕایان دەکێشی بۆ دۆزەخ هەر هەمویان سزا دەدات نەگوترێ ئاخر ملیارێک کەس چۆن خوا لە بەرامبەر یەک نەفسدا کە کوژراوە سزایان دەدا بەڵێ هەر هەمویان ئەگەر بەشدار بن خوا هەر هەمویان سزا دەدات لە ئیسلامدا کەسێک دەکوژێت وەکو ئەوی وایە خەڵکی سەر ڕووی زەوی هەمووی کوشت بێت أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا يك نفس بكجريت بنا حق يعني شي بنا حق يعني كشتني بحق شيء بلا كشتني بحق شيء كشتني بحق عايدي ده صلاة دارة نق عايدي فرد تاچك بيت ده صلاة داري كي عادل ده صلاة داري كي دات برور كحكم بشرعي خوادك وقت كبور رند بيتوا كسك عمدا بأن قصد بظلم وبتاوان كسيشي كشتوا ظلمي لي كردوا باشا ده صلاة بو هي أو كسبو كجيتوا أويش فرمانكي نتيجة دوا قصي وليكية ولي كجراوكي أجر عفو شان كان أو بيكمان لا بيامي خواي ور أجر باداشتي هي الإسلام ده هيج كسيك ناكجرت هيج كسيك ناكجرت إلا خاڵێک هەیە کە ئیتیفاقی لەسەرە لە قورئاندا باس کراوە ئەویش بابەتی قیساسە وەلەکم فی القیساس حەیات یا ئولی الئەلباب کەسێک دەکوژێ وەکو باسم کرد بە ئامێرێک دەیکوژێ کە بەو ئامێرە ئینسانی پێ دەکوژرێ و مەبەستیش بڵێن مەبەستی هەدەف و ئاماجەکەی کەسەکەیە کە بیکوژێ ئەلەو حاڵەتەدا قیساس دروستە بێت تۆڵە دروستە بێت تۆڵە چێ دەیکاتەوە بڕیارەکە هی کە سوکاری کوژراوەکەیە عفوی دەکەن ئەو عفویان کردو ئەزور پاداشیان لای خوایە مادەم لە پێناوی خۆی گەورە عفویان کردبێت و هەشە لەو حاڵەتەدا طبعا عفوی ناکات ئەو کاتە دەسەڵات بڕیار دەدا جێبەجێی دەکات کە کەسەکە بکوژرێتەوە ئەوە ئیتیفاقی لەسەرە چونکە نەسێکی قورئانیە و نەسێکە لە حەدیثی پێغەمبەر دەهاتوە صلی الله عليه وسلم ئەوەی دیکە غەیری ئەوە قسەی لەسەرە زانیان قسەیان لەسەر کردووە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە قسەمان لەسەرە کەسێک دەکوژێت بەناحەق دەبینی هۆکارەکەی پاساوەکەی زۆر زەعیفە زۆر لاوازە ئەگەر دەسەڵاتێکی دادپەروەر بێ و لە خەمی ژیان و کیانی خەڵک بێت دەبێ قیساسەکە جێبەجێ بکات بۆی ئەو کەسێک دەکوژێ خەڵک هەموو دەبیستێت کەسێکی کوژ بەناحەق لە ئیعلام لە میدیا لە سۆشیال میدیا مەثەڵەن خەڵک دەبیستێت دەبینێت بەڵام کەس نابیستێت دوایی بڵێن بکوژەکە ئەو سزای خۆی وەرگرت کە سزای بکوژ تەنها وەکو باسم کرد مادەم بکوژێکی بەناحەقە
ئەوەیە کە قساس و تۆڵی لێ بسەنێتەوە مەگەر کە سوکاری کوژراوەکە عەفویکەن. لە مەسەلەی ئەوەش کە کەسێک زینا دەکا هاوسەری هەیە یان هاوسەری بووە چ پیاوێت چ ئافرەت و کەسێکیش کە لە دین هەڵەگەڕێتەوە ئەو دوو خاڵەش هەیە بەڵام بێگومان زانایان قسەیان لەسەری کردووە جۆرێک لە تەفسیل و درێژە پێدانی هەیە. ئەمە ئەگەبین سێریش بکەین لە یاساکانی کە لە هەرێمی کوردستان و عێراق کار پێ دەکرێتن و هەر لە یاسای سەرەتای یاسا دروستکردنی عامەڕابی و یاسا سەماویەکان و ئەو یاسا ئینسانیانەی کە ئێستاش هەیە هەمووی ئەو کەسە بە بکوژدادنی ئەگەر هات و قەتەلی نەفسێک بکاتن نەفسێک بکوژێتن کە کاری پیشەی ئەویش نییە بەڵام خۆی هەڵستی باکردنی لەنابردنی نەفسێک ئەوە وەکو بکوژدادن دەرێت و قاتل. لێرە لە هەرێمی کوردستان و عێراق بە تەواوەتی یاسای سزادانی عێراقیمان هەیە بەپێی یاسای سزادانی عێراقی لە مادەکانی 408 کەسێکەوە خۆی دەکوژین لە مادەی 411 کەسێک بە قەزا و قەدەر دەکوژێ مادەی 405 مادەی 406 بە دیاریکراوی و مادانەکە لە هەرێمی کوردستان و عێراق لە کاتی ئێستا لە یاسای سزادانی عێراقی سزا بۆ ئەو کەسانە دەرەچێت کەواتر هەڕستن بە کوشتنی ئینسانێک یاخود نەفسێک یاخو کەسێک. جارێکوانە ئەمە گەربین یاسا کە دروست دەکرێت لە هەر وڵاتێک و لە هەر شوێنێک و بە یاسا سەماویەکانشەوە کە دروستکرا و دانرا لە بۆ لەسەر ئینسان کەوا تاوان کەم بکاتەوە تاوان کەمبوونەوە بۆ ئەوەی خەڵک خۆشگوزاران و بەڕەفاهێت بژین. بەڵام ئێمە ئەگەر سێرێکی بکەین لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەو یاسایانەی کە ئێستا کاری پێ دەکرێت زیاتر بوونەتە هۆکاری تێکدانی شیرازەی کۆمەڵگا و زیاتر بوونەتە هۆکاری کوشتنی ئەو خەڵکە بە لێشاوی کە ئێستاە لە ئێستا لە هەرێمی کوردستان دەبینی دەکوژێت و ئەگەر بین سێریش بکەین لە جەژنی ڕەمەزان 5 نەفەر لە ماڵێک کوژرا لە چەند مانگێک لەمەوبەر دیسان 4 کەسانی لەو ماوەی باو بووە بە کۆمەڵ خەڵی دەکوژێ خاستن ئەو کێشانەی کە لە بینی زاو و خەزور دروست دەبێت زاوە و ماڵە خەزور دروست دەبێتن ئەوانە هەمووی یاساکانی کە لە هەرێمی کوردستان ئێستا کاری پێ دەکرێت بەشێکیان هۆکاری دروستبوونی ئەو حاڵەتە کوشتنەی بە لێشاوی لە هەرێمی کوردستان ئێستادا ئەو کەسە بکوژاکەوە هەڵەستێ بە ئەنجامدانی کوشتنی کەسێک حاڵەتی کوشتنەکان چەند کەسانێک دەبنێت بکوژ ئەگەر هات و لە حاڵەتێکی کوشتنەکە تاقیق بکەین بۆ نمونە کەسێک کە ئەمر دەکات کەسێک پلان دادنێ ئەو کەسە یارمەتی دەدا شوفێری بۆ دەکات حتى هاوکاری دەکاتن و هێنانی ئەو کەسانی کەوا کەسی پێ دەکوژێت ئەوانە هەموو وەکو قاتل هەژمار دەکرێن لە یاسای سزادان و سزا دەدرێن. ئەمە ئەگەر بێین سێرێکی بکەین ئەو کەسانەی لە ئێستا لە هەرێمی کوردستان بەچی دەکوژێن هەمومان دەزانین بە شیر و بە تیر ناکوژێن ئەو کەسانە بە چەک دەکوژێن ئایا ئەو چەکە چۆن دەست دەکەوێت. ئێمە لە هەرێمی کوردستان یاسایەکمان هەیە بەپێی ئەو یاسایە کە لە هەرێمی کوردستان دراوە کەوا چەک هەڵگرتن بەبێ مۆڵەت قەدەغ هەیە باشە بەپێی یاسای 21 چەکی بێمۆڵەت کە هەڵگرتنی چەکە مادەی 21 بازەوە دەکات هەر کەسێک ئەگەر هاتوو مۆڵەتی نەبوو لە بۆی نییە چەک هەڵبگرێت. بەڵام ئێمە دەبینین ڕۆژانە لە چەندین حاڵەتی کوشتنی دوو مامۆستاکەی زانکۆ و کوشتنی ئەفسەرەکەی ڕانیە و کوشتنی چەندین حاڵەتی کە هەموو ئەو چەکانێکەوە لە هەرێمی کوردستان مۆڵەت پێدراون باشە ئەگەر مۆڵەت پێدراون ئەو کەسە چییە کە دەیداتە دەستی لێکوانە ئەمە کە گوتم ئامرەکە کەسە ئەویش هەر قاتل ئیسابە ئایا ئەو چی ئەمری پێکرد ئەو کەسە بکوژی وە چێ چەکەی وەداریم کرد ینی لە ڕووداوی کۆتایی بۆ دوایی کەسێک بە چەکەوە بستە ناو جامیعان ناو کولیا ڕئیس قسمەک بکوژیتن بەبەر چاوی هێز ئەمنیەکان ئایا ئەو چەکە ینی خەڵک بەجێری ئەو زانیارەی کایتمان لە بۆ ناو کولیەی قانون لە هەرێمی کوردستان لە هەولێر ناتێن بە سیارە بسێژێتەوە وەکو خوێندکار بەس چۆن بەچەکەوچن کەواتە لێکوانە ڕێ ئاسانکردن هەیە لەلایانی ئەو کەسانی کەوا دەسەڵاتیان هەیە لە کۆتایی سەرۆکی حکوومەت باسی لێو کردکەوە ئەو چەکانە دەست بە سزا بچی لێکەوە بێ مۆڵەتن باشە یەکەم شت ئەوە کاری ئەو نییە دوو دەبوو ئەو تەنفیز بکات زۆر دەمێکە ئەو بڕیارەمان هەیە کە دەمێکە دەرچووە
یاسای بە قەڵەکردنی سەشی بێمۆرەت کە دەبوو هێزە ئەمنیەکان و حکوومەت چون کە سەرۆکی حکوومەت و بە تەواوی بەجوونکانی بێن خوارەوە وەکو سوڵتە تەنفیزی هەژمار دەکرێت دەبوو لەو کاتێەوە لە سەرۆکاتی حکوومەتەوە بڕیارەکە تەنفیز بکرێ بە گرتنی سەچی بێمۆرەت و ینی تەعڕێکی سەرتاسەری بکرێت ئەو سەکە بێمۆرەتانە هەر خۆی لەولایەت حکوومەت بۆتە هۆکاری دیسان چەک پیاکردن بۆ نمونە بازار چەکفرۆشی دروست کردووە ئەو چەکفرۆشانە چێن زۆری دەسەڵاتن باش ئەگەر من بازای چەکفرۆشتنەوەی چەک لە چێ پیاکەم دیگە لەوەش خەڵک تاعین دەکا پۆلیس یاخود توێژمەکە دەڵێ بڕۆ چەکێک بۆ خۆت بکە ڕێگە خۆت بۆ ماڵش باشە من ئەو چەکەم لە ماڵێ لە حاڵەتیش عەسەبی دامە لەگەر چەند کەسێک بەشەڕ هاتووە ئەگەر هیچم پێ نەبێ ناتام هانان لە بۆ کوشتن ببەم بەڵام ئەگەر ینی ئینسانە کۆنتڕۆلی خۆی دەستدا عەسەبی بوو ئەو چەکە ئاسان لە دەستی و ئیشی خۆشی پێ دەکاتن ینی بەڕاستی هەموو حاڵەتەکان ئێستاکە حکوومەتی هەرێمی کوردستان سوڵتە شریعی و سوڵتە تەنفیزی و سوڵتە قەزاییش بە دیاریکراوی لەبەرەوەی قەزا هۆکارێکی زۆر زۆر دەچی زۆر خەردەدات دەستی خەڵک تاوە خەڵک بژی بەڵێ ئێمە ئەگەر سێریشکی ئەو یاسزانەکەن کەەوە بە دیاریکاری زیاتر لە هەرێمی کوردستان مادەی 406 و 405 زیاتر ینی باوە ئێستاکانی بۆ مادەی دەڕاتن ئەگەر بێن ورتری کەینەوە لە مادەکانی تیرۆر لەوانەش هەر بابەتی کوشتن هەیە ئەوانە دەستەوە بابشکە بەڵام لە هەرێمی کوردستانی کاتی سا مادەی 411 حکومی کەسێکەوە بە قەزا و قەدەر ینی قەزا و قەدەر کەسێک دەکوژێتن قەست نییە ینی دانیشتێکە قەزا و قەدەر کەسێک دەکوژێتن لێکوان لە قەزا و قەدەری بیستاری مروژمان هەیە یعنی تەزاربکردنی مادەکانیش تێکجی دەکاتەوە زۆر جار هەیە لە حاڵەتەی قەزا و قەدەر کەسێک دەکوژێتن ئەوە سزا دەرێت پێ ئەو یاسای لە هەرێمی کوردستانە سزاکەی لە 5 ساڵی بەسەرەوەیە بەڵام ئەگەر بین لە پێی مادەی 405 کەەوە کەسێک لە کاتی ڕوبەڕوونەوە دەکوژرێ بەبێ دانانی پلان دەکوژێ حکومەکەی هاتە 15 ساڵ زیاتر نییە بەڵام ئەگەر هاتوو بین تەوشا بکەین لە مادەی 406 بڕگەیەک و 2 ئەلفبازیین حکومەکەی هەتا ئەعدامی دەڕوە حکومەکەی ئەعدامەکەی چییە ینی ئەو کەسێک ئەگەر هاتوو بە پلان هەڵسا بە کوشتنی کەسێک بۆی دانیش پلانی بۆ دانا لە پێناو پارە بوو لە پێناو کەسێکتر بوو لە حاڵەتانە حکومەکەی دەڕواتە ئەعدامی تقریبا 5 ساڵ زیاترە بێ بازارەکەمان بازارێکی کراوە ئازادە بەڵام وەکو فرۆشن و کڕین لەژێر سەرپەرشتی ئاسایشایە بێ ئەمر ئەوان ناتوانین شت دەینە هەنێک کەس یعنی هەنێک کەس کە دێن بۆ ئەوێ ئەگەر خۆمان بیدێنیان نەیناسین شتێک داوای باجەکەین باچی وەزارەتی ناوخۆ بێ چ پێشمەرگە بێ چ ئاسایش بێ بە کوردەکەی خۆمان ئەبێ کارتێکمان پێ نیشاندا باجێکمان پێ نیشاندا تا بتوانین ئێمە چێکی بدەینێ بۆ ئێمەش بەیانی تووشی بەرپرسیارەتی نەبین ئینجازە وەکو ئینجازەی ڕسمی نییە بەڵام چییە ڕێپێدانیشیانداوە پێمان ئەویش لە ژێر چاودێری ئاسایشایە چاودێری ئاسایی سەرپەرشتیەکە و خۆشیان کارمەندیان لە ناومانایە بە جلمەدەنیەوە ئاسوڕێتەوە وڵای ئەوانەی کە چەکەکردن زیاتر سەر بە هێزەکانی ناوخۆ هێزەکانی پێشمەرگەن یاخود کابرایەکە شوانە یان ڤێلایەکی هەیە لە شوێنێکی چۆڵە ئەوش دێ ئەبێت یەکشێ بناسێ بۆ نمونەی ئێستا کە کابرایە دێ پێشمەرگە نیە ئاسایش نییە بەڵام ئەبێ یەکێک لەو مەدانە بناسێ کە سیقەی 100% هەبێ ئەنج ئەتوانی چەکی بدەینێ ئەوش دوای ئەوەی کە دراپێشی ئێمە نایناسین بەڵام خزمێکی لەوەیە کەسێکی لەوەیە ئاسایش ئاگدارەکرێتەوە ئەنجاکای درێتێ نەخێرە و کوشتانە هیچ پەیوەندێکی بە کاری ئێمەوە نییە چونکە ئێمە خۆمان لە ژێری سەرپەرشتی ئاسایشان چەک نادەینە هەموو کەسێک بەڵام وەکو ئەوانەی کە زیاتر ئەڵێن بە چەگە و تاوان ناکرێ هەمووی بازاری ئۆنلاینە ئێستا کە بڕۆ فەیسبوکانە بکەوە هەمووی دەمارچێک بە 50,000 فرۆشیە کابرا کەسێکی پێکاو فڕێدا بەڵام ئەگەر بێت و ئەوە کۆنتترۆل بکرێ دڵنیا بە شتە نامێنێ ئەو ڕووداوانی کە ئەڵێن پەیوەندی بە چەکەوەیە ئێستاکە لەم چەند ڕۆژێ ڕابردووە کۆمەڵی کەس کوژراون بە چەقۆ کوژراون بە چەک نەبووە هەچ شتێ بێت نابێ بکرێتە سەر چەک پێداویستیەکە بۆ هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ ئەم بابەتانێ بۆ نمونە ئێستا کە ڕووداوی ئەو دوو مامۆستایی کە کوژران ئەو بەچی بێ مۆڵەتە چەکەکە بای ناگاتە 100,000 80,000 50,000 لە ڕێی ئۆنلاینەوە ئەیکڕێت دێتە بەر دەرگاکەی وەرێگرێت و تەواو ئەگەر بێت و لێ پێچینەوە لەوانە بکەن ئەو کۆمەڵە فەیسبوک و لە ئەنتەرنێت و ئەم بازارەکردین و فرۆشتنە نەمێنێ
بە هیچ شێوەیە ڕووداوانە سەر هەڵنادا. ئێمە تقریبەن هەفتەیەکی پێش دەژن بازار ئێمە داخراوە و نزیکەی بۆ 15 شەو زیاتر ڕوە. بازارەکەمان داخراوە. من هیوادارم و بازارە بکرێتەوە، مۆڵەتمان پێ بدرێ لە ژێر سەرپەرشتی حکومەتا بێ. دوای ئەوەش بێتەوە ئەگەر بێت و ئەو بازارە نەکرێتەوە خەڵک پەنا بۆ شتی ترە بە. پەنا بۆ شتی ترە بە لە ماڵەوە فرۆشتن بکەوێتە کۆڵانەکان زۆر خراپە بێ. یعنی تۆ کابرا دێتە کۆڵانەکان نایناسی لەوەی شتیشی بدەیتێ بەیانی خۆشت تووشی بەرپرسیارێتیە بی. کەس نازانێ ینی کێ بە کێیە. جا هیوادارین لە حکومەتی هەرێم شوێنەکەمان بۆ بکاتەوە لە ژێر سەرپەرشتی خۆیان نابێ، مۆڵەتمان بداتێ، کۆمەڵێک شت هەیە نەیهێڵێ، بە تایبەتی تۆڕی کۆمەڵایەتی کڕین و فرۆشتن لە تۆڕی کۆمەڵایەتی بەڕاستی ئەوە ئاژاوەیەکی گەورەی ناوەتەوە لە وڵاتی ئێمەیە. نەخێر ئەمە ئەم هەواڵێک کە ئێمە گوێمان لێ دەبێت کەوا زۆربەی تاوانەکان بە چەکی مۆڵەتدا دەکرێت. نەخێر ئەمە دوورە لە ڕاستیەوە ئەم چەکانەی کە ئەم تاوانەنی کە بە چەک ئەنجام دەدرێت زیاترینیان بابرین بڵێن لە ڕێژەی 95 بۆ 99 زیاتر بە چەکی بێمۆڵەت دەکرێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا وەزارەتی ناوەخۆ و حکومەتی هەرێمی کوردستانیش پرۆژە یاسایان هەیە و دەکرێتە بواری جێبەجێکردن ئیشەڵڵا لەم زوانە کەەوە هەر کارمەندێکی ئەمنی دوای تەواوبوونی ئەرکەکەی چەکەکەی لەگە خۆی نەگەڕێنەوە ماڵەوە چەکەکەی تەسلیم بەو شوێنەی لێ بکە بەو بەڕێبەرایەتی یاخۆت بەو دەستگای کە ئەرچی فەرمیلەیە کەوا چەکەکەیان تەسلیم کاتەوە دوای تەواوبوونی دەوامەکەی لە هەر کاتێکدا کەوا پەیوەندی کردو بە ئەرچی خۆی چەکەکەی پێ بدرێت. ئێمە وەکو ئامۆژگاریەکان زۆرن. سەرەتا دەتوانین بڵێن لە دەستگاکانی ڕاگەیاندن دەست پێ بکەین کەوا بەرنامەی تایبەتیان هەبێ بە بەشداریکردنی مامۆستایانی ئاینی بە بەشداریکردنی کەسانی پرۆفسۆری یاسایی کەوا لە ڕووی یاساییەوە بۆ خەڵک ڕوون کەنەوە کە هەر کەسێک چەکی پێبێ یاخود بەکاری بێنی یاخود هەڵی بگرێ ئایا سزایەکەی چۆنە لەوانەیە خەڵکانێکمان هەیە تا ئێستا نەزانێت سزای بەکارهێنان و هەڵگرتنی چەک چییە. لە ڕووی مامۆستایانی ئاینیوە لە ڕووی دینیوە بۆیان شی بکرێتەوە کەوا تاوان و ئەنجامدانی کوشتن کەوا لە ڕووی ئاینیۆ چ سزایەکی هەیە و هەروە لە ڕێگەی قوتابخانەکانەوە لە ڕێگای وەزارەتەکانەوە وەزارەتی پەروەردە کەوا لە بنچینەوە لە مناڵیەوە مناڵان فێر بکەن کەوا بەکارهێنانی چەک بە هەموو شێوەیە قەدەغەیە بەداخۆ ئێستا دەبینین بە تایبەت لە جەژنەکان و لە بۆنەکان کەوا مناڵانێکی زۆر لە شەقامەکان دایبینین چەکانی پلاستیک بەکاردێنێن. ئەم حەزە لە لای مناڵانەوە کە دروست دەبێت ئەم حەزە لەگەڵی گەورە دەبێت تا دەگاتە تەمەنێک حەزەکەی زیاتر دەبێت بۆی ئەم چەکە ببێتە چەکێکی بەڕاستی و چەکێکی ئاگرینی تەواو بۆ ئەوی بەکاری بێنێ بزانانی لەبەرەی لە مناڵی و حەزەکەی لای دروست بووە. ئامۆژگاریشم بۆ ئەو کەسانەیە کەوانە چەکی بێمۆڵەتیان پێەیە کەوا بە زووترین کات سەردانی نزیکترین بنکەی پۆلیس بکەن چەکە بێمۆڵەتەکانیان تەسلیم بە حکومەت بکەنەوە و پسوولەیەکی بەرامبەری وەربگرن تا لە داهاتویەکی نزیکدا میکانیزمێکی تەواو دەردەچێت بۆ قڕەبووکردنەوەی ئەو کەسانەی کەوا چەکی بێمۆڵەتیان پێ و تەسلیم بە حکومەت کراوەتەوە. بەشی هەر زۆر ئەوانەیە کە چەک بەکاردێنن دەچی لە بازار چەک دەکڕی واتە کۆمەڵگە زمینە سازێکی بۆ کرێ بۆ ئەوی ئەو چەکەی بەدەستکەویتن ئەوە یەک دوو خەڵک هەیە کوڕ هەیە خۆشەویست حەزە کچێک دەکات یان بە پێچوانە کچێک حەزە کوڕێک دەکاتن خەڵک ئەوەندەوە هاندەری کوڕەکەی دەدا ئەوەندە هانی داتن کوڕەکە دەچێتە خوشکەکەی خۆی دەکوژێ یان بە پێچوانە دەچی براکەی خۆی دەکوژێتن یان لە دەوروبەرەکەی خۆی ئەو خەڵکانی کە لە دەوروبەرینە هەمیشە پاڵنەری دەبن بۆ ئەوەی ئەو کوڕەیە هەستی وێ لە دروستکەن کە هەست بە کەمی دەکاتن باشە یان با بڵێن کەسێک هەیە نەخوازە لە خوایە کەسێک هەیە ئۆتۆمبیلی دەیەوێتن بکرێتن بەڵام توانەکردنی ئۆتۆمبیلی نییە هاوڕێی خراپ هاوڕێی گەڕک هاوڕێی ناو زانکۆ هاوڕێی پیشە یان هاوڕێکی دیکەمان ئێستا بۆ دوو هاوڕێی گریمانەی کە پێی دەوتر هاوڕێی ناو سۆشال میدیا هاوڕێی ناو سۆشال میدیا تۆ نازانی ئادێکت بۆ دیان ڕکوێستێکت بۆ دێتن تۆ وەری دەگری دوو بەینی هەفتێکی دیکە تەماشا دەکەی جوێنی کۆمەڵی برادری دیکەی کردی کاتێک کە دەچێن ئەو دنیا نوێ ئەو ناوفەزایە تەماشا دەکەی ئەوانە بکوژن ئەوان هاندن بۆ ئەوەی تۆ بچی بە ڕێگەیەکی ناشەرعی
شتێک پەیدا بکەی یان سیارێک بڕفێنی یان کەسانێک بکوژی بۆیە کۆمەلگە زۆر ئەو ئامادەساز بۆ دەکا خاڵێکی زۆر گرنگکە دەمێتە ناو کۆمەلگەدا باسیکەم سیستەمی پەروەردەیە سیستەمی پەروەردا و سیستەمی زانکۆ زۆر زەرو ئەویانێکیان وەکو دەڵە کۆتاییەکە یەکی دیکان سەرەتایە ئەگەر ئەو دوو هەماهەنگ نەبن لە پەروەردەکردن تاکەش تەندروست بە دڵنیای تاکێکی خراپ دروست دەبێتن من پێم وایە ئەگەر بمانە ئینسانمان لا پیرۆز بێتن پێش هەموو شتێک دەبێت خودامان لەلا زۆر پیرۆز بێت چکە خوددا بەشەری کە دروست کردووە بۆ مانای دروست کردو مرۆڤ تا ئەو ئەندازەی خوا خۆی بڕیاری بردنەوەی دەداتن دەبێ هەبێت ئەو یەک دوو دەبێت ئێمە مرۆڤبوون بکەینە چەقی بیرکردنەوەی خۆمان کە مرۆڤبوون زۆر گرنگە لە خۆمانتەوەی کە ئێمە چین خاڵێکی دیکانەوە سیستەمی پەروەردە دەبێت لە سیستەمی پەروەردە شوێنێک بکرێتەوە بۆ ئەوەی ئێمە بزانین کە مرۆڤ بە فعلی پیرۆزە بە فعلی مرۆڤ شایستی ئەوەیە بەدەست هیچ کەسێک نەکوژرێتن بە فعلی مرۆڤ ئەوەیە کە تا سەری ژیان بکاتن نە کەسانێکی هیچ پوچ یان نابەڵەت بچن بیکوژن خاڵێکی دیکەشم ئەوەیە پێم وایە لە ڕۆڵی کاریگەری ناوەندەکانی پەرستن جا پەرستگە بێتن جا کلێسە بێت جا مزگەوت بێ لاواز بووە ڕۆڵی وان لاواز بووە ئەوانش بە ئەچخۆیان هەڵناسن خاڵێکی دیکەشی ئەوەیە ڕۆڵی باڵین پیاوانی باڵین کۆمەلگا ضروری هەبێتن ئەو ناوەندە کۆمەڵایەتیانە کە ئێستا هەنە کە چارەسەری کێشەکان دەکەن سەڕێ هەم باشەکانی کە جێگەی دەستخۆشینە بەڵام بوونێتە هۆی ئەوەی کە جێگەی یاسا بگن و جۆرێک لە زۆرەکان باڵین لە یاسایان داوە تانیان لێداوە خاڵێکی دیکەشان ئەوەیە کە ضرورە باسی بکەم لێرە ئێمە ضرورە منداڵەکانەوە پەروەردە بکەین کە هیچ تاشێک لەو کۆمەلگایە زیاد نییە ئێمە هەمیشە بە یەکەوە جوانین دروستکردنی هەستی مرۆڤبوون دروستکردنی هەستی ژینگە پارێزی خاڵێکی دیکە دەبیتن لە سیستەمی پەروەردە ئەوە جێگیر بکرێتن لەلانی دەرونی تاک ئامادە بکرێت کە لەگەڵ مرۆڤ دەبێتن هەڵ بکە لەبەرەوەی مرۆڤ بە سروشتی خۆی ئەگەر بێت و کائینێکی کۆمەڵایەتی بێ بەڵام لە ڕووی دەرونیە دەبێتن ئامادە سازی بۆ بکرێت بۆ ئەوی لەگەڵ تاچێکی دیکە ژیان بکاتن ناکرێت بڵێ مسلمانێک لەگەڵ مەسیحی ناتوانێت بژی بەعەکسەوە هەردوو دەبی بەیەکەوە بژین هەردوو ئاینزا بەیەکەوە بژین هەموو خەڵک بەیەکەوە بژین چونکە ئێمە ئەگەر هەستی مرۆڤبوونمان لایتاکان بەرجەسە کرد و دروستمان کرد لە قۆناغی سەرەتایی خوێندن بە دڵنیاوە ڕنگدانەوەی دەوی بەسەدا هاتووی تەمەنیان ئەگەر ڕێی خۆم بیتن بە پێی ئەوەی کە من تێگەیشتم و بیستیتم بینی بم وابزانم ئەوە چاکسازیە تەنها سزادانێکی ئیجابیە بە ماناکەی خۆیان ها نەخۆ ئەوان لە ناو چاکسازیەکان وای نابینم ئەوانە پەروەردە کرابن بۆ ئیجارێکی دیکە ئامادە بکرێنەوە ئەتوو ڕەنگەم پرسی باشە بۆچی ئامادە نەکرانەوە ئەوانە چکە زۆر جار تاوانبارمان هەیە تاوانباری گەڕاومان هەیە واتە گەڕاوەتەوە سەر تاوانەکەی دووبارە جێبەجێ کردو بە زنجیرە تاواندا ڕۆیشتووە ئەوانە خەڵکانێکن با بڵێن ئەو چاکسازیانە خەڵکەکە دەگرن بەڵام خەڵکەکە جارێکی دیکە پەروەردە ناکەنەوە بۆچی چکە پەروەردەکردنی تاک لەناو زیندان و ڕادەست پێ ناکاتن بە پلەیەک دەبێت لە قۆناغی سەرەتاییەوە ڕێگری لە تاوان بکەیت تۆ دەبێت ڕێگری لە ڕوودانی بکەیت ئەوە ڕوویدا ڕووداوەکە پاش ڕوودا و تۆ دەبێت بێ پارەی دەوێتن بۆی تەرخانکەی مامۆستای تایبەتمەندی دەوێتن پسپۆری دەوێتن وانەوتنەوەی دەوێتن ئەو چاکسازەکە ئێمە هەیتمان جێگەی چاکسازەکان ژمارەی گیراوەکان گەلە زۆرترە لەو بابڵێن ئەو ڕووبەرێکی ئاتیدا دەست بەسەر کراون بۆیە من وای دەبینم ضرورە زیاتر بەکاری خۆیان هەڵبەسن تەسەوری ناکەم بابڵین وەکو دەڵێتن جێ ئەوەندە دڵخۆشیە بن کە من باوەڕم پێیان هەبێتن. ئێمە جارێک سەردانی خانەوەدەیەکمان کرد کە کەسێکیان بە نەحەق کوژرا بوو قسەمان کرد وەکو دڵدانەوەیەک و وەکو شتێکی واقعیش لەگەڵ هاوسەرەکەی و لەگەڵ منداڵەکانی گوتم پێتان وانە بێت ئەو کەسێک کە ئەو کەس ئەزیزەی ئەوەی کوشتووە ئێستا دەرونیان زۆر ئاسوودەیە ئێستا هەز بە شانازی دەکا گوتم وانەیە لە ناخەوە زۆر سزا دەچێژێت زۆر هەز بە عەزاب و بە وجدانیەن يعني ناڕەحەتە ئافرەتەکە گوتی واللهی خەبەرمان بۆ هاتوۆتەوە لە زینداندا گوتوویەتی پارە ئەگەر مردن هەبێ بە پارە دەیکڕم چەند جار هەوڵی داوە کە خۆی لەناو بووە گوتوویەتی زۆر ناڕەحەتم زۆر یعنی ژیانم زۆر ناخۆشە نەک لەبەرەوە لە زیندانم لەبەرەوە وەکو بڵێ دەروونم کەوتوتە نێو زیندان یعنی لە حاڵەتێکی زۆر ناڕەحەت دەرونیان زۆر شڵەژاوم تێکچووم هەر حقەتەکەشی وایە وەکو باسم کرد لە
قسەی ئەوەی کە قابل هابیل دەکوژێت کە دوایی خوا دەفەرمێ فأصبح من النادمین پەشیمان دەبێتەوە هەموو ئەوانەی کەسێک دەکوژن بە ناحەق مەگەر تەواو لە ئینسانیەت داشۆرابن داماڵڕابن باشە ئەیکینە دوایی پەشیمان دەبنەوە پەشیمان دەبێتەوە لەبەرەوە بیرەکاتەوە ئەو کەسەی کە کوشتی ئەگەر دایکی هەبێت جەرگی دایکێکی سوتاند پشتی باوکێکی شکاند منداڵ کۆمەڵێک منداڵی یەتیم کرد بیرەکاتەوە ئەو منداڵە هەموو ئێوارەیەک ڕەنگە هەموو جەمێک چاوەڕوانی ئەوە بکە بابیان بێتەوە لە دەرگا بدات ئەو منداڵە جارێکی تر حەز دەکا بچێتەوە باوەشی باوکی ئافرەتێکی بێوەژن کرد لەو ماڵە چەند کەسی لەو خانەوادەیە ڕەشپۆش کرد چەند فرمێسکی لە چاوی چەند کەس هێنا ناڕەحەتی خستە نێودڵی چەند کەس ئەوانە هەر هەمووی دوایی بەبیری دێتەوە کە چۆن خانەوادەیەکی یعنی پڕ کرد لە ئازار پڕی کرد لە ڕەشی پڕی کرد لە تەعزیە چۆن خانەوادەیەک خێزانێکی 180 لە ژیانی گۆڕین لە پێکەنینی کرد بە گریان ئاوەدانی کرد بە چۆڵی بوونی باوچێک کە سێبەر بوو نەما ئەوان هەموو دێ بە خەیاڵیدا دوای دێتەوە بیری لە دەرونیان فعلا ڕەنگە لە سزای ئەوە ڕزگاری ببێت کە قیساس نەماوە تۆڵە نەماوە و ناکوژرێتەوە بەڵام لەو سزایە ڕزگاری نابێت و ئەوەشیان کە هەمیشە گوتراوە بەشیری القاتل بالقتل مژدە بدەن بەو کەسێک کە خەڵک دەکوژێ بە ناحەق مژدەی پێ بدەن کە دەکوژرێتەوە یعنی لە تاریخی بەشەریەت لەوانەی کە گەورن و لەوانش کە یعنی خەڵکی ناودار نەبوون بەڵام خەڵکی گەڕەک و ئاواییەکە لیان بپرسە هەموو ئەوانی کە کەسیان کوشتووە بە ناحەق لە نەتیجەیە یان کوژراونەتەوە یان بە دەردێک و بە نەخۆشیێک و بە حاڵەتێک مردووە کە زۆر ڕەزیل و سووک بووە ڕیسوا بووە ناڕەحەتی زۆری بینیوە لە ژیانیدا وەکو ئەوەی کە باسم کرد چەند جار تەمەنای ئەوە دەکات بمرێت بەڵام مردنی دەست ناکەوێت لە ئەوە کە چۆن بتوانین کێشەکان حەڵکەین زۆر گرنگە ئێمە یەکەم شت کە لەبیرمان بێت هەتا لەسەر ئەم زەویەین کێشە هەر دەبێت گرفت هەر دەبێت مرۆڤەکان لە یەکتری تێناگەن یان خراپ لە یەک تێدەگەن حەسادەت هەیە حقد هەیە دزی هەیە یعنی کۆمەڵی شت هەیە کە کێشە دروستەکە بەڵام ئینسانی گەورە کێشەی گەورە گچکە دەکاتەوە کێشەی گچکەش گچکەتر دەکاتەوە دوایی حەلی دەکات ئینسانێک کە یعنی وەک دەڵێن بە پەرداغێک ئاو دەکەوێتە پشتەمەلە ئەو کەسە کێشەی گچکەش گەورە دەکا کێشەی گەورە گەورەتر دەکا دائیمەن بیری لەوەیە کێشە بەوە حەلکە کە خوێنی ئینسانێک بڕێژێت لە ڕاستیش داوانیە دائیمەن ئاگامان لێبێ خوا سبحانه وتعالى ئەم ئاەتە زۆر مهمە خەڵک جێبەجێکە دەفەرمێ وەقل لعیبادی یەقولوا التي هي أحسن بە بەندەکانم بڵێ با کامە وشە جوانترینە ئەوە دەرببڕن إن الشيطان ينزغ بينهم چونکە شەیطان تەدەخل دەکا دێتە بینیان کێشیان لە بین دروستەکە جاری وهە بووە کێشە دروست بووە لەسەر چی کێشە گەورە بووە لەسەر ئەوە کە کەسێک بە جیرانەکەی گوتو باشە بۆ تۆ هەر بەبەردەمدا تێدەپەڕی و جارێک سەلام ناکەی یعنی گلەی هێلەوە کە سەلام ناکە واتە من دەمەوێت خۆشەویستی هەبێ لە بینمان ڕێز هەبێ سەلام هەبێ مش گوتی بۆ سەلام لە تۆ بکەم چی منیت چ پەیوەندیمان هەبێیەکەوە بۆ سەلام لە تۆ بکەم یعنی چ حەقێک تێ بەسەرمەوە قسەی ڕادەکێشێ وردە وردە تووڕەبوون وردە وردە جنێودان بێڕێزیکردن تا 2000 گەشتێتەوە کە ئەوی بەرامبەر کە گلەی ئەوەی لەکراوە کە سەلام ناکە یعنی ئامێرێکی بەکارهێناوە بۆ لێدان لەوەی بەرامبەری کە خوا ڕەحمی پێکردووە نەمردووە بۆیە دەبێت ئینسان ئاگای لە قسەکانی بێت هەمیشە ئەهلی سوڵح بین ئەهلی ئاشتەوایی بین نەک بەهۆی ئێمەوە ناخۆشی و خەفەت و گریان بکەوێتە ماڵێک و کەسێک بە ناحەق بکوژێت لە هەرێمی کوردستانەوە هەمومان دەزانین ئیعدامکردن ڕاوەستاوە ئەوە خۆی عیبێکی قانونیە من خودی خۆم چەندین جار تەداخلاتم کردووە وەکو پارێزەرێک کە لە بۆ هەموو خەڵکی کەوانەی سزا دراون حتى داواکاریمان پێشکەش کردووە چەندین جاریش داوامان کردووە کە ئایا ئەگەر سزای لە سێدارەدان بوونی نما لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت بۆچی سزاکە هەبێ با سزاکە بگۆڕێ بە سزایشتر یعنی لە هەرێمی کوردستان ئەگەر هاتو سزایەک جێبەجێ ناکرێت تەنفیز ناکرێت لە بینی قەزا و لە بینی تەنفیز کەواتە عیوەج قانونی لەوەی کێشەکە لێکوانە دروست دەبێت یعنی لێکوانە قەزا و تەنفیز سیقە لە بینیان نامێنێت قەزا دەرێ ئەعدامی کە ئەتا مردن تەنفیز تەنفیزی ناکە لێکوانە ئایا شتێک دەبێتە هۆکاری ئەوەی کەوا ئەو متمانەیە لە بینی منی کە کوڕم کوژراوە لە نێوان ئەو قازیە یاخود ئەو دادگایەکەوە حکمی دەرکردووە لەلایەن ئەو حکومەتێکەوە جێبەجێ دەکەم لێکوانە ئەو سیقە متمانەی نامێنێت لێکوانە چ دروست دەکەوە دووبارە کەسەکە تەماشا دەکات دەڵێ باشە ئەو لە ژوورە و لە ئوتێلی بەلاشیان داناوە چەندین حاڵەتێک توشمان بووە
کەسێکە لە ژوورێ دانرا ناینە خوا احتیاجی ژیانی بەڕێدەکانی دێت تۆ دوارە بابی کوژرا و برای کوژرەیە دەرێ باشە من بۆچی ئیش خۆم نەکەم لەو حاڵەتی تووشی ڕوبەڕوونەوەی تر دەبین بەڵام ئەگەر لە هەرێمی کوردستان ئەگەر بێن یاساکان تعدیلکەینەوە بەڵام نەک تعدیلکردنەوەشی وەکو ئەو یاسایانەی کەوا بوونی هەبوو لە قانون سزادانی عراقی بین ناشرینتریکەین و کۆمەڵگەی پێ زیاتر تێکدەین خۆی ئەمە ئەگەر بێن تەماشا بکەین لەو هیسانەی کەوا کوشتین تێدا ڕووی داوە چەندین حاڵەتێک کوشتی دووارە تێدایە یعنی بۆ نمونە کەسێک هەڵساوە بە ئەنجامدانی کوشتنی شخصێک لە کاتی ئەوەی کەوا لە ڕێی دەسەڵات لە ڕێی چەند کەسایەتێک و لە ڕێی مەکتەبە کۆمەڵایەتەکان و لە ڕێی مەکتەبە ئەزمەکان هەڵساون بە ئەنجامدانی سوڵح و ئاشتایی لە نوێنە ئەنجامدرایە پارەی هەیە کابرا پارەدارە سوڵح دەکاتن لە هەرێمی کوردستان ئەو خەڵک برسی کراوە بە هەر شتێک ڕازی دەکرێت ئیتر دوای ئەوەش هەن حاڵەت دووبارە بوویتەوە یان کابرا چەند ساڵە ژیادی چەند حاڵەت دووبارە بوویتەوە یعنی ئەوە دووبارە بوونەوەی بکوژەکان ئەوانە بەڕاستی زەنگێکی مەترسیدارە ئایا ئەوانە تەنها دانراون بۆ کوشتنی خەڵک لە بۆ دەسەڵات یان لەبوو کەسی پارێدار یان لەبوو کەسی معنەی خۆی ئەو کێشە مەترسی لەسەر ئێستا هەرێمی کوردستان هەیە.